بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لە سەرڕێکەوتنەکەی ئەحمەد شەرع و مەسلوم عەبدی. ئەم ڕێکەوتنە ئەوەی کە بینیمان هەش خاڵ بوو، بەڵام شتێم ڕێکەوتنە چییە؟ دەیانوێت چی بکەن؟ دەیانێت بە چی بگەن؟ ئایا کورد قازانجی لێکایە زەرەر؟ ئەمە خوو بە دەستەوەدانی کووردە لە ڕۆژاوە وەکو هەندێک دەڵێن یان نا هەم بۆ ئەحمەد شەرع باش بوو هەم بۆ کوردیش باشە لەم خۆناغەدا. گفتوگۆی ڕێکەوتنەکەکەین بە شێوەیەکی گشتی لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر نیکۆلا شاڵی توێژەری ئەکادمی. دکتۆر سڵاو لێبێ بە خێراتی بەخێر بەی سەرچاو. با لەوە دەست پێ بکەین. ڕێکەوتنەکە باشە بۆ کورد یان خراپە؟ بەگشتی ئەگەر سەیری ناوڕۆکی ڕێکەوتنەکە بکەین، طبعاً پێشەوەی باسی ڕێکەوتنەکەکەم یەک بابەتی حەزەکەم ئاماژەی پێ بم. هەڵسەنگاندنی هەچ دۆخێک یاخود هەچ لێک تێگەشتنێ یاخود ڕێکەوتنیە وا پێویستەکە کەسانێک کە یەکەم پسپۆر و شارەزا بن، دوو لانی کەم خاوەن ئەزمون بن، ئەنجا بتوانن ئەم بابەتە قسەی لەسەر بکەن و هەڵی بسەنگێنن وەشیکاری بۆ بکەن. ئەوەی کە ئێستا لە کوردستانە هەیە بە دیاریکرێمە بەستم لە باشووری کوردستانە بریتیە لە تێکەڵگژان و فەوزایەکە هەم خزمەت بە دۆزی گەلەکەمان ناکە، هەم جۆرێک لە شڵەژان لە ڕۆژئاوای کوردستانە دروستەکە. مەبەستم لە بنکەی جەماوەری هەرچەنە ئەوان خەڵکێکی پەروەردەکراون و ڕێکخراویشن و ئەزانن چۆن کاری خۆیانەکەن. لەبەرەوە لەو ڕوانگەی و من هیوادارم ئەمە بەڕاستی داواکاریشە. ئەو کەسانی کە خۆیان بە شرۆڤەکاردا ئەنێن و نە پسپۆرن نە شارەزان تکایە شرۆڤەکانتان ڕابگرن لەبەر ئەوەی کە ئیکەن نە خزمەت بە دۆزی کوردەکە نە خزمەت بم قۆناغە ئەکا کە من هەموو کات ناوم ناو قۆناغی زێڕینی کورد و میلەتەکەمانی پیاتێ پەڕ ئەبێ بە خوێنەوەیکی گشتی ڕێکەوتن نامەکەت لێک تێگەشتنەکە کە هەشت خاڵە. ئەو هەشت خاڵە کۆی خاڵەکانی لەکەمەوە تا هەشتم بە شێوەیەکی گشتی کە تەماشایەکەی بڵێ لە بەرژەوەندی گەلەکەمانە و بریتە لە هەنگاوی یەکەم بۆ جێگیرکردنی کۆی ئەو دەستکەوتانی کە لە ڕۆژئاوای کوردستان لە 2011 تا 2025 کە بە درێژایی 14 ساڵی ڕابردوو ئەکا بەدەست هاتوون. هێڵی گشتیە ئەمەی کە خراوەتە ڕوو کۆمەڵی وردەکاری تر هەیە. ئەم وردەکاریانە من گومانم لەوە نیە کە سەرکردە سیاسیەکانی ڕۆژئاوای کوردستان فەرماندە سەربازیەکانمان حەکیمانە مامەڵە ئەکەن ورتر بڕیاریتیان بۆ ئەی بتوان ئەو وردەکاریانی کە بۆ بەدەستێنانی مافەکانی گەلەکەمانە لە ڕۆژئاوای کوردستان و جێگیرکردنی ئەزمموی خۆسەر و پاراستنی هێزەکانی هەسەدە و مانەوە بەهێزتر بوونیانە بۆی بتوانن کۆی ئەمانە بەدی بهێنن ئەم خاڵانە وردەکاریەکانیان لە دانووساندنا جێگیرەکرێت. کاتی ڕێکەوتنەکە تۆزە مفاجە بوو، یعنی مفاجە بوو بە نسبەت خەڵکەوە بەگشتی هەر لە سەراسی گیانیش تۆزێک مفاجە بوو، بەڵام ئایا ئەمە دانیشتنی دوور و درێژی لەسەر کرا بوو پێشوەختە؟ خۆی ئەوەی کە ڕوویە لە سووریا بە شێوەیەکی گشتیوە من لە کاتی پێش ڕووداوی ئەو گۆڕانکاری سووریا و لە کاتی ڕووداوەکانی شاوتم ئەمەی کە لە سووریا ڕوئە بریتە لە ڕێخستنێکی نێودەوڵەتی هەرێمی بە مەبەستی دووبارە داڕشتنەوەی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لەبەرەوە ئەمە بۆ کەسانێک کە یەکەم جارە بابەتەکە ئەبینن یاخود سەرپێی لە بابەتەکە ئەڕوانن بەڵێ بابەتێکی لە پڕە وەکو سوپرایزێک بۆیانیەتە پێشەوە، بەڵام لە بنەڕەتا بابەتەکە وانی ئەمە بریتە لە دەرەنجامی زنجیرەیەکی دوور و درێژی دانووساندن و ڕێخستن و سەرپەرشتیکردن. طبعا سەرپەرشتیکردنی ئەمریکا بە پلەی یەکەم و پاشان بریتە لە دەرهاویشتی ئەو گۆڕانکاریانی کە لە ناوچەکە ڕوویاوە و لە هەمان کاتا بریتە لە هەنگاوەکانی جێبەجێکردنی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵام ئەوەی کە ئەم لێکەوتەی لەم کات و ئانووساتەیە دروست کرد بریتە لەو ڕووداوانی کە ناوخۆی سووریا ڕوویا بە دروست مەبەستم لە پەلاماردانی عەلەویەکانەوە بانگەوازی عەلەویەکان بۆ هەسەدە ینی بۆ کورد لە ڕۆژئاوای کوردستان و دروست کە بێنە پاڵ ئەو ڕاپەڕینی کە ئەوان دەستیان پێکردن بەستی ڕوخاندنی دەسەڵاتی ڕاگوزەری خۆسەپێنی دیکتاتۆری لە دیمەشق ڕەم نەگۆڕاوە لە سەریەر ئەو ئەمە لە ژێر فشارە ئەم بابەتە ڕاگەێنرا ئەگەرنا ئەم بابەتە ئەمریکای مە ئەزانینە لە سەرەتای کەوتنی سیستمی سیاسەکەی بەشار ئەسەدەوە ئەمریکا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەسەر ئەم گۆڕانکاریانە لەسەر هێڵ بۆ چاودێری ناوچەکەی کردەوە ئیسرائیل بەردەوام چالاکیەکانی خۆی لە ناوچەکە ئەنجاماوە بوو پێی کە ئەم ئاڵۆزیانی کە لە سووریا ڕوئە ڕاستەوخۆ پەیوەندیدارەوە کاریگەری هەیە لەسەر ئاسایشی نەتەوەی ئیسرائیل کە ئاسایشی نەتەوەی ئیسرائیل بریتە لە درێژکراوی ئاسایشی نەتەوەی ئەمریکا. کۆی ئەم بابەتانی کە ناوخۆی سووریا ڕوویاوە هەم یعنی هیچی سۆتفە نییە و ئەمریکاش لە بنەڕەتا لێ ناگەڕێکە شت بە سۆتفە ڕووبە هەموو بابەتێک ڕێخستنی بۆ ئەکات چەند هەوڵێکی بەردەوام هەبوو بۆ ئەوی لێک تێگەشتن ڕۆبە، بەڵام ئێمە ئەزانین فشارەکانی تورکیا لەسەر هەتەشە بە دیاریکرێ لەسەر ئەحمەد شەرع بواری ئەمەی نەئەیە کە ئەم ڕێکەوتنامێ واژۆ بکرێ. بەڵام ئەوەی کە خاڵی وەرچەرخانە لەم چەند ڕۆژەیە کە ڕوویاوە بریتە لە چەند بابەتێک. یەکەم دوای ئەوەی کە تورکیا دوای سەردانەکەی ئەحمەد شەرع بۆ سعودیەوە پاشتر سەردانی بۆ تورکیا ڕێکەوتنێکی سەرەتاییان کرد
نەک تێگەشتن ڕێکەوتن بوو بریتی بوو لەوەی کە لە بەرنامی پێشووتری جەنابیش تا باسم کرد کە دوو بنکەی سەربازی گەورەی بەرفراوانی تورکی لە باشووری سووریا دابمەزرێ دانێکیان لە تیفۆرا بوو کە ئەکەوێتە ڕۆژ ئاوای تەجمورە و لە تەجموریش بە هەماشەوە کاتێک کە ئیسرائیل زانی ئەمە ترسی لەسەرە وەکو پرۆژەیەک پێشکەشی ئەمریکای کرد داوای کرد کە دووبارە ڕێگەی داود زینۆ بکرێتەوە کە هێڵێکی استراتیجیە پێشتر ئەمە لە بەرنامە لە استراتیجی ئەمریکایانە بوو بەڵام کاتێک کە بینیان هەتەشە لەگەڵ تورکیا ئەم ڕێکەوتنانە ئەکا بە مەبەستی زینوکردنەوەی ئەو هەژمونەی کە خۆی هەیەی بۆی بێبەیەکێک لە ڕکابەرەکانی ئیسرائیل و ئامادەی زیاتر و قوڵتری سەربازی و استراتیژی و هەواڵگریە بێ لە ناو سووریا ئەمە وای کرد کە ئیسرائیل بە شێوکی فەرمیداوە لە ئەمریکا بکە کە ڕێڕەوی داودی بۆ زینو بکاتەوە زینوکردنەوەی ڕێڕەوی داود لەگەڵ ئەو گۆڕانکاریە لەگەڵ لێک نزیکبوونەوەی کورد لەگەڵ ئیسرائیلە و ئاشکرابوونی پەیوەندیەکان و لێدوانەکان و تونگ و تۆڵتربوونی پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ قەندیلە دەستپێکردنی لێکتێگەشتن و دانووساندنەکان و بەهێزبوونی پەیوەندی کورد بە شێوەیەکی گشتی لە ناوچەکە لەگەڵ ئیسرائیلە لێدوانە ڕوونەکانی ئیسرائیل کە بریتیە نمایندەی سیاست و استراتیژی دەوڵەتەکان لێدوانەکانی یەکێتی ئەوروپا وڵاتانی ئەوروپا بە دیاریکرای مەبەستم لە فەڕەنسا و ئەڵمانیا خۆتیال قورتاندنەکانی ئەمریکا و بڕیارەکانی ترامپ کە بڕیاری استراتیجی و دراسەکراون ئەمانە هەر هەمووی وای کرد زائیدەن ئەحداسەکانی ئەوەی کە پێوترێک کەناراوەکانی سووری لەو ناوچەیە وای کرد کە هەتەشە بە ناوچاری دوای وەرگرتنی ڕەزامەندی لە تورکیا ئەم لێک تێگەشتنە واژۆ بکات چونکە تورکیا ئەیزانی لە ئەو ناوچانەی کە هاوسنوورە لەگەڵ سووریا بۆی هەیە ئەو ناکۆکیانی ئەلەویەکان لە سووریا و بگوازرێتەوە بۆ ناوخۆی تورکیا خۆشی کەم کێشە و ئاڵۆزینیە باشە کەواتە ئێستا تێگەشتین ئەم ڕێکەوتنە پێش وەختا ئامادەکاری وەکراوە بەڵام تەوقیتی ئیمزاکردنەکەی ئەحمەد شەرع لەژێر زەختا کردوێت لەژێر فشاری ئەو دۆخەیە کە لە ناوخۆی سووریا و فشاری کە ئەمریکا و ئیسرائیل ئەیکاتشکەمە بەیەک بابەت بزانین نە ئەمریکا بە پلەی یەکەم و پاشان ئیسرائیل کە هاوپەیمانی سەرەکیەتی بە هیچ جۆرێک لە جۆرەکان ڕێگە نایەن کە هیچ ڕووداوێک لە ناوچەکەیە لە خۆیەوە ڕۆبا یاخۆت بۆ وڵاتانی هەرێمی و ئەو هێزەنێ و دەوڵەت هێزل هێزانەی ترجێ بێڵن کە ڕکابەریانە لە ناوچەکەی لەبەرەوە لەو ڕوانگەیە هەم لە ژێر فشارە بوو هەم دۆخێکی ناوچاری و بۆی لانی کەم ئەحمەد شەرع خۆی وەکو دەسەڵات لە هەرێمی دەسەڵاتی سووریای نوێ بمێنێتەوە چکە مازانین ئەو کێشە و ئاشوبانی کە لە ناوخۆیە فشاری ئیسرائیل و ئەمریکا فشاری وڵاتانی هەرێمی وەزائیدن ئەو گروپە توندڕەوە سونیانەی کە پێیان وایە ئەحمەد شەرع لەو ڕوانگەیەوە تەماشای ئەکەن کە ئەوەی پێوتێ لادان لە شەرع ئەمە ڕوویاوە لاین ئەوە چکە مەترسی ناخۆیشی لەسرە هەر گروپە تیرۆریستە چەکدارەکانی سەر بەخۆیان کە زیاتر لە 28 گروپن ئەمە وای کرد کە لە ژێر فشارە ئەو لێک تێگەشتنە واژۆ بکەن لێک تێگەشتنەکە لێک تێگەشتنێکە بەڵێ من پێم وایە ئەگەر هاتوو ئەم لێک تێگەشتنە نەبووایە کورد بە جۆرێک لە جۆرەکان ڕۆبەڕۆی من هەرگیز ناڵم ئەزمموی ڕۆژ ئاواکە چکە تازە تەواو ئێمە لەو سەردەم و لەو قۆناغە دەرچوین کە بڵین مەترسیمان لەسرە یاخود جارێکی تر لە ناو ئەبرینەوە یاخود ئەزمونونەکانمان ئەفۆتیە بەڵام ئیتر ئەم قۆناغە بەجددی قۆناغێکی هەستیارە و قۆناغێکی دڵخۆشکارمێ لە سەر ڕێکەوتنەکە گەراوکاران مامادە بن چینە سەر شاشە خاڵەکان بە خێرایی چونکە فریا ناکەین یەک ور لەسەری بوەستین دکتۆر فەرموو با پرسیارێکی ئەوش بکەم ئاماژەت بەوە کرد وتت ئەحمەد شەرع لەژێر فشاردامەی کردووە بەڵام بیرمان نەچێ هێزەکانی سووریای دیموکراتیش یعنی تاکەی ئەتوانن لەم دۆخەیە بن ینی بەدیلی ئەم ڕێکەوتنە چییە؟ ڕەنگە لە ئایندەیە ڕوودانی شەڕ بێ ڕوودانی جەنگ بێ و ڕوبەڕووبوونەوە بێ لەگەڵ هێزەکانی ئەحمەد شەرع یەخۆ هێزەکانی سووریای دیموکراتیش خۆیان ئەوە نییە هەر کورد بن و ڕاستە دامەزراون ڕاهێنراون بەڵام هێز و نەتەوەی دیکەشی تایە ئەمە دەرفەتی نادا ڕەنگە لە ئایندەدا یعنی دۆخێک دروست بێ کە ئەمانیژەها کلێنیان بۆ دروست بێ ئینشخاخیان تیا دروست بێ لەبەرەوە مەزلوم عەبدی ینی هەستی بەم مەترسیانە کردووە لەسەر خۆشیان خۆی سەرەتا بە یەک ئاماژی کورد بە کەسایەتی بەڕێز مەزلوم عەبدی بم مەزلوم عەبدی فەرماندەیەکی پەروەردەکراوە بە ئایدۆلۆژیایەکی نەتەوەیی پوخت فەرماندەیەکی سەربازی ئازا و ئازادە و کوردێکی بە شەرەفە بە مانای وشە بڕیاردانی وە کۆبوونەوەکانی و ئەو هەنگاوانی کە لە ڕووی سیاسی و سەربازی و دیبلۆماسیەوە ئەینێ لە ناوچەکەیە کۆی ئەم هەنگاوانە بریتین لە هەنگاوی دراسەکراو و بە تەنهاش بڕیار نایە ڕاستە بۆ خۆی ڕووکاری سیاسیە ڕووکاری سەربازیشە بەڵام وەکو بڕیاردان کۆنسەیەکی خۆبەڕێوەبەری هەیە و کۆنسەیەکەیە کە بڕیاری تیا ئەدرێ و دەستەی جێبەجێکار هەیە من ئەتوانم بڵێم لە پاڵ کەسایەتی جەنابیان لە پاڵ و حکمەتەی کە هەیەی و ئەو ڕۆڵی کە ئەیجێڕێ لە ناو کۆنسەکە واجهی سیاسەکەی ئەگەرنا ئەو بڕیارە بریتێ لە بڕیاری ڕۆژئاوای کوردستان واتە ئەزمموی خۆسەر باشە
ئەم بڕیاری داخڵبوون بەم دانوسانە طبعا ئێمە بابەتێکە ئێمە میلەتێکی ئاشتی خوازین ئەگەر جەنگ بەرۆکمان نەگرێت نایکەین بەڵام ئەگەر بەرۆکیشمان بگرێت بە کردداری جەنگاوەری کورد سەلماندوێتی کە لە مەیدانە نەشێوەی هەیە نە هاوشێوەشی دروستە بێت لەبەر ئەوەی بەکردداری لەسەر دۆزێکی نەتەوەی خەباتەکە و ئەجەنگێ ئەی لە مەیدانە ناترسن بە کوردیەکەی بەڵام ئایا ئەم جەنگە ئەبێت تا سەر بەردەوام بێ یاخود چارەسەری سیاسی و دیبلۆماسیەکە ئەبێ وردە وردە ئەنگایی بۆ بندێ ئەوەی کە لە ڕۆژئاوای کوردستانە ڕۆیە دەسەڵگرتن نیە لە دۆزی کورد و پاشەکشێکردن نیە لە دۆزی کورد بە هەمان شێو بۆ پەیامەکەی بەڕێز ئۆجەڵان کە لە ڕۆژانی ڕابردوو لە ئیمراڵیەوە ئاڕاستەی کرد ئەمانە نە پاشەکشێکردنە نە دەسەڵگرتنە لە دۆزی کورد نە بە زمانە گشتێکی کە وتی ئاژبەتاڵ نییە بەڵکو بریتیە لە گۆڕینی میکانیزمی خەبات و بەرەنگاربوونەوە جێگیرکردنی مافەکان کە هەمانە چکەمێک بابەتمان بیر نەچێ ئێمە خەبات و تێکۆشانی خۆمان لەم چوارچێوەیە ئەبینین کورد چییە؟ جەنگ بەڵام ئەگەر لەسەر ئەم نەهجە بەردەوام بین هەمان دەرەنجام ئەیە بەدەستەوە کە ئێستا ئێمە بەدەستمانێناوە کاتێک کە میکانیزمەکە ئەگۆڕێ لە چیا و چەک و جەنگەوە ئەی گۆڕی بۆ میکانیزمی دیبلۆماسی ئاشتیانە ئەو دەرەنجامی ئەبێت کە لە ڕۆژئاوای کوردستانە کە ئێستا ئێمە وردە وردە هێڵە سەرەتایەکانی ئەبینین کە لە ئایندەیەکی نزیکا من ئومێدم وایە پاشەکشێ نەکات حکوومەتی هەتەشە دەسەڵاتی ڕاگوزەری خۆسەپێن لە دیمەشقا پاشەکشێ لەمانەیانە کە ئەمە هەنگاوی یەکەمی جێگیرکردن و بەهێزکردنی کوردە لە ڕۆژئاوای کوردستان کە ئەبێ بە پاڵپشت بۆ کۆی پارچەکانی تر و پارێزەری یەکەمی هەرێمی کوردستانی شەبێت خاڵەکان ڕەنگە و خاڵانی کە تۆزێک بەلای خەڵکەوە مەسەلەن زۆر قسەی لەسەر بێ خاڵی چوارەم بۆ نمونە دەمج ئێمە بەڕێزان ئەوە وەرەقەیەکی ئیمزاکراوە بۆیە نەمان کردەوە بە کوردی ئەگەرنا وەکو خۆی زاراوەکان زۆر جیاوازی ئەگۆ ڕێز بەڵێمانێک و خۆی یعنی أم دمجة دمج كافة المؤسسات المدنية والعسكرية في شمال شرق سوريا ضمن إدارة الدولة السورية بما فيها المعابر الحدودية والمطار وحقول النفط والغاز والمطار وحقول النفط والغاز بقشتي وأم دمجة آية ببرويتو تشيه بخوانويتو فرقي كان بدروسة كريلاني وسباي سوريا دخلنا ناو سباي سوريا يان وكو يزي بيجمرجية سقوم بشكل لا ئێمە یەک بابەتێ وڵاتی نەتەوە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە هەمووی بەرەو هەڵوەشانەوە ڕۆشتووە دوو وڵاتماوە تورکیاتمەوە لەگەڵ ئێران ئێرانیش لە لێوارەیە تورکیاش لە مەترسیەکان تێگەشتووە بانگەوازەکەی بەڕێز ئۆجەلان پێمان ئەڵە کە بریتێ لە بانگەوازی هەڵتەکاندن و هەڵبۆشاندنی دەوڵەتی نەتەوە دووبارە بنیادنانەوەی دەوڵەتی تورکیا لەسەر بنەمایەکی دیموکراتیوی کە پێوترێت حەلی ئومەی دیموکراتی ینی چارەسەری نەتەوەی دیموکراتی باشە ئەو بانگەوازە ئەم ڕێکەوتنامەیە دروست ئەتوانم بڵم درێژکراوی ئەو بانگەوازەیە ئەمەی کە لە خاڵەکانەیە خاڵی یەکەم خاڵی گشتیە بۆ خۆی گەلانی سووریا دووەم دانانە بە کووردە ئەو بابەتی کە لە سووریا بوونینە بۆ چکە ئێمە ئەو ڕاستیە بزانین کە لە سووریایە کوردی ڕۆژئاوا بەڵێ کە ئەڵێ کۆمەلگای کوردی بە ڕەهایی ئەیڵە مبدئێکی عربية المطلق يجري على إطلاقه كوتي كومالجاي كردي كومالجاي كومالاتي شجريته وكلتوري شجريته سياسي شجريته شكابي أما وبزانين أويك أزمني خسر لرج عواها دي فاكتو أمري واقعة شابوشي لنا كل لبرو أما يلا جشتيك إجريته خالد دوم سيم بلبنديم مسألة وسطاندني تقى لسوريا إما أزانين أو جروباني كاستبرنجارو بلاماري زكاني هسه دائن للرج عواي كردستان بريتين لسباي نشتيماني سوريا كبرشكن لسيستمي برجري سوري كواتت وشرنا خويته أو اللي قال على كان لكن راوي سوري كلا بريتين لشرنا خو أما ناوي كما بود راجرتني أو هيرشاني كنسر عمشات وحمزات وام جروباني كبردوام شرهم ولا كل بارزة بله يعني ببي خالي سيم أبي هيرشكاني جروبتي دورسكاني سربة تركيا كبرشكن برشكن لسيستمي برجري وڵاتی سووریاینە ئەبێ ڕاستەوخۆ هێرشەکانیان بۆ سەر بەنداوی تشرین لەگەڵ پردی قەرەقۆزاخ ڕابگرن ئەمە یەک خاڵە بۆ ڕاگررتنی ئەو شەڕە ناوخۆیی کە لە سووریایە ڕایان نەگرتووە ئێمە بەجێبەجێکردنی ئەم خاڵانە ئەزانین ئایا هەتەشە حکوومەتی سووریای نوێ دەسەڵاتی ڕاگوزەری نوێ جدیە جدینە کە ئەمە ڕاگیرە هەنگاوی یەکەمە و بۆش ئەزانین ئا وابەستە ئەبن یا وابەستە نابن یا فێڵ و شاوبەستێکە لە کوردەکرێت بەنسبەت ئەمەی کە ئەوترێ دەم کافة المؤسسات مەدەنی و عەسکەری ئەم بابەتە یعنی من خەڵکێک هەیە قسەی گشتیەکە نەزمان ئەزانێت کە خۆی لە زاراوەکان تێبگا نە شارەزای دەوڵەبەنی زمانی عەرەبیە لێرە کە ئەڵێ دەمج بە مانای ئەوەی کە پێی ئەوترێ یەک خستن زاراوەیەکە جیاوازە لەگەڵ ئەوەی کە پێوتێ تواندنەوە یا هەڵوەشاندنەوە ئەگەر مەبەستیان ئەلەوێ
هەڵوەشاندنەوە ئانود زاراوی ئینحلالیان بەکارهێنا بۆ نمونە ئەگەر بیان وتە تەوحید یەکیان پێ ئەگرتن بەڵام ئەمە دروست بریتە لە چی بریتە لەو پرۆسە یاساییە دەستوریە شارستانیە سەربازیەی کە بۆ ئەزمموی خۆسەر ئەکرێت لە ڕۆژئاوای کوردستان ئەمە یەکەم و بۆ هێزەکانی هەستەدا ئەکرێ بۆچی ئەزمموی خۆسەریەکەیەکی حکومڕانی دیموکراتیکە لە ڕۆژئاوای کوردستان باشە هەڵنابێ بۆ شوێنرێتەوە ئەی کە هەڵی ناوە شوێنیتەوە چۆن جێگەی ئەەکەیتەوە ئە لێرەیە ڕۆڵی دەستوریەتە پێشەوە دەستور چۆن ئەمە ڕێکەخە بابەتێکە سووریا جەختەکاتەوە لە خاڵەکانی شتیاتی جەختەکاتەوە لەسەر یەکانگیری خاکی سووریا پارچە پارچە نەبێ هەرچەنە فیدراڵی سۆفت فیدراڵی یاخود ئۆتۆنۆمی ئەمانە دەوڵەت یەک پارچە ناکە یەک قەواری سیاسیە لە ڕووی دەستوری و یاساییەوە بەڵام ئەوەی کە گرنگە لێرە تۆ ئەم دامودەستگانە چۆن دەمجەکە یعنی دانانە بە قەوارەکە و پاشان مامەڵەکردن لەگەڵ یا یعنی هەڵوەشانەوەی نییە نەهێشتنیشی نییە ئەمێنەیەکو خۆی بەڵام شێوازێکی بۆ ئەدۆزنەوە کە ڕێکی خەن بۆ یەک و ئەزمونێکی حکومڕانی ئیدارەدانی ئەو ناوچانە بمێنێ بنسبەت هێزەکانی هەسەدا طبعاً هێزەکانی هەسەدا یەکگرتنی حەویەکینی سەربازی جیاوازە دوانیان زۆر سەرەکیەکی نەکانی پاراستنی گەل لێپەگەل لەگەڵ لێپەژێکی نەکانی پاراستنی ژنان فەرماندەکەشی بەڕێز مەزلوم عەبدیە ئەم دامەزراوی وەکو خۆی ئەمێنێ چۆن پێشمەرگە کاتی خۆی وەکو یەکەیەکی سەربازی ئامادەیی هەبوو نەک وەکو تاک وەکو یەکەیەکی سەربازی ئامادەی هەبوو خرایە سەر سیستمی بەرگری عێراقی بە هەمان شێوە ئەمە جێبەجێ ئەبێ بەنسبەت هێزەکانی هەسەدەوە بەڵام ئەمریکا بە ئەمە تاوکەم بەڵام ئەمریکا ئەم خاڵە ئەبێ کورد ئاگاداری ئەم دۆخە بێت ئەمریکا 25,000 چەکداری نوێ دائەمەزرێنێ ڕێکەوتووە لەگەڵ دروزەکانە لە سویدا ئیسرائیلیشی لێبووە و هەسەدەش ئاگادارە ئەم دانیشتنە کورد دەبێ بە هەندی وەریگرێت چکە تۆ 25,000 سەرباز زیا ئەبێ لە ڕووی نەتەوەی لە ڕووی ئاینیەوە جیاوازە ئەم 25,000 بۆچی زیای ئەکا ڕاستە ئێمە ئەگەر خوێندنەوەیکی عاتفی سۆزایی بۆ بکەین و وەکو هاوکێشێکی سیاسی ئەڵین ئەمە زیا ئەکا بۆ ئەوەی کە پاڵپشتی لە کورد کاو هێزی هەسەدە زیا ئەکا بەڵام دیوێکی تری بابەتەکەیە ئامانجی ئەمریکا لەم هەنگاوە بۆ ئەوی هەسەدەش بە جۆرێک بەهێز نەبێت کە بتوانێت هەڵگەڕێتەوە لە دەوڵەتی ناوەندی لە داهاتوە یعنی بۆ ڕاگررتنی باڵانسی پێکاتەکانە لە ناو هێزەکانی هەسەدەیە هێزەکانی هەسەدە و ئەزمموی خۆسەر لە ڕۆژئاوای کوردستان بەڵێ بودجە و هەموو شتێک پێکاتەی دروزەکانن ڕاستە بەڵێ یعنی ڕاستە ئەم دوو ئاخر دەبنە بەشێک لە ئەبێ بە بەشێک لە هێزەکانی هەسەدە بەڵام ئێمە بینیمان لە ناو سوپایە ئەوەی کە پێوتێ کودەتای سەربازی ڕۆای ئەمە یەکەم دوو و هەموو سەرباز یعنی ئەوە ئێمە دەستگا هەواڵگریەکان درزیتی ئەکری اختراقەکرێ لەبەرەوە بێت چاوەڕێ ئەوەکەن کە هێزەکانی سووریا دیموکراتیش بەهۆی جیاوازی نەتەوەیەکەی مەزانین عەرە بە درێژایی 100 ساڵی ڕاهاتوو بەڵێ عەرە بە درێژایی 100 ساڵی ڕاهاتوو لەسەر پەروەردەیەکی ئایدۆلۆژی نەتەوە پەرستی تا ئاستی فاشیزم ئەڕوا پەروەردەکراوە و ئەزممونیشان هەیە بۆ خۆیان لە کاتی ڕووداوەکانی سەرەتای ڕووداوەکانی سووریا مانگی 12 ڕابردوو ئێمە بینیمان بەشێک لە ئەنجومەنی سەربازی من بێت پیام وابوو کە دۆخەکە لە قازان جیاوانە هەڵگەڕانەوە لە هەسەدە لەبەرەوە کورد ئەبێ ئاگاداری ئەم دۆخە بێ ئەمە نە چەکدانانە نە هەڵوەشانەوەی هێزەکانی هەسەدەیە نە ئاش بەتاڵە هیوادارم خەڵک لەم ڕستەیە تێبگا بەنسبەت ئەوەی کە ئەڵێ لە چوارچەوەی دەوڵەتی سووریا و دەوڵەتەوە بەڵام ئەم بابەتانە هەمووی وردەکاریە پاشدان و ساندن پاش لیژنەی دایبەتمەند لە دەستورا دیاریەکرێ مەسەلەی ئەوەی کە ئەوەی معابری حدودی یعنی خاڵە سنووریەکان فڕۆکەخانەکان کێڵگەکانی نەوت و گاز ئەمانە هەر هەمووی بەڕێکەوتن بەدان و ساندن ئەکرێ مافەکانی کوردی تیا دەستەبەر ئەکرێ خۆشبەختانە خۆشحاڵانە ڕۆژئاوای کوردستان هەم ڕاوێژ بە دەرەوەی ڕۆژئاوای کوردستانەکەن هەم خەڵکانێکی شارەزای تیا کە ئەتوانێت بابەتانە هەمووی چارەسەرکا کورد لە دوو بابەتا زۆر هەستیارە بە تایبەتەوەی کە بابەتی پەیوەندیدارە بە نەوت و گازۆ چکە مەسەلەی نەوت و گازەر پەیوەندیدار نییە بە کوردە پەیوەندیدارە بە ئیسرائیل و بە ئەمریکا خاڵێکی زۆر گرنگە بەڵێ ئەمە ئەو خاڵەیە کە پێشتر لەگەڵ جەناب تاوەرە چەند بەرنامێکی تریشاوتم تورکیا ئەبێ ئەفرین سەرێکانی گرێسپی چۆڵ بکە کورد دەگەڕێتەوە ئەفرین هەر وەک چۆنتم کوردیشە گەڕێتەوە پێشمەرگا گەڕێتەوە کەرکووک ئەمە بریتە لەو خاڵەی کە لەسەر شانی چییە لەسەر شانی دەسەڵاتی ڕاگوزەری نوێی سووریایە کە داوا لە تورکیا بکە سنوورەکان چۆڵ بکە و پێشوا وتاری پێشوازی ئەردۆگان لەم لێک تێگەشتنە پێشمەرگا گەڕێتەوە کەرکووک تا ئێستا ئەوەش ئەڵێم و دواتر ئەگەر دەرفەتە بە شیکاری ئەوە شەکەین مەسەلەی گەڕانەوەی ئاوارەکان بۆ ناوچەکانی خۆیان و تەمین حیمایەتیهم منە دەولە سووریا یعنی دەوڵەت تەکەفولەکە بۆی کە پارێزگاریان کە ئەمە پێشوازی ئەردۆگان لەم لێک تێگەشتنەکە لەنگایکی باشە مانای ئەوەیە تێگەشتووە ئەردۆگان کە دەسەڵاتی هەژمونی تورکیا خۆی لەم قۆناغا ئیسرائیل لە هاوکێشەکە خستی ئێستا ئەبێ پارێزگاری لەسەر قەواری دەوڵەتی تورکیا وەکو دەوڵەتێکی نەتەوە کە بمێنێتەوە نەوەشێتەوە گەشتۆتەوە ئاستا دامی ئەمە بابەتێکی گەشتیە زۆر ئاسایە چکەم سیستمی
سیاسی لە لاپەڕی دووەم بێت بۆ ئەوەی لاپەڕی دووەم چکە تێبینیم لەسەر ئیمزاکانی ژێ بەڵێ ئەمەی تەقسیم کورد هەر نێوت و ئێمە جیابینەوە چکە کورد بۆ خۆشی لەگەڵ ئەمری واقع مامەڵە ئەکە ئەمە خاڵی هەشتم زۆر گرنگە ئەو لیژنانانی کە لیژانی یعنی لیژنی هەماهەنگین ئەمانە ڕێ ئەکەون لەسەر وردەکاریەکان ئەمە پەلەپەل نییە ئەمە پەلەپەل تا کۆتایی ساڵ خۆی بوا پێویستە بۆ ئێستم لیژنانە ئامادە بووە ئەمە پێمانەڵە چی پێمان ئەڵە کۆی ئەو لیژنانە و ئەو هەنگاوانی کە ناخۆی سووریاندا بەوەی ئەو دۆخە تازێ ئەبێ هەموو کاروبارەکانیان هەڵوەشێتەوە ئەم لیژنانە ئەبێت لەسەر وردەکاریەکان ڕێکەون ڕێنەکەون خاڵی هەشتم بەرقەرار نەبێت ڕێکوتنەکە هەمووی هەڵەوەشێتەوە باشە ئیمزاکان مەزلوم عەبدی کێشەمانە سووریا دیموکراتیە بەناوی ئەحمەد شەرع رئيس الجمهورية العربية محمد جولاني الجمهورية العربية رئيس الجمهورية العربية أما ريغنا هاكوكا لقل بلا ريغنا هاكوكا لقل خالي يكم ودومي ليك تيجاشنكا أما في مان الله أما في دستور بيا بكوروانيا أخوي أزين شو أنا أجرتو عقلية الذهنية كي هبيت بيه ولاتك وناوتشك بديمقراطي زبكا بيويز أجر دستوري جنبيت هالزور أساس كدستور هالوشاوته وإستاكا أتواني أما إضافة نكا بلام لبروي بعقليتك إسلامي سياسي تنضري أوي كبيوتري قاعدة داعشي برور ذكرها ولا ما كاتا أو عقلية فاشيزم عربية آمادية بعربي داني أجرنا أم بشيء عربية نهاكوكا لقل خالية كمدوما كان ضلينا ملا ركوتني فرماندية كتشي کوردیتیا بەگەرە ڕێکەوتنی فەرماندەیەکە چێ لەگەڵ سەرۆکی دەوڵەتێکی عەرەبیە باسی کوردیتیا نییە بەپی ئیمزاکان کاگڕانکۆ یەک بابەتێ ڕخنەوە بیستۆ خۆش وەڵاهی نازانم ئەوەی ئەی بیستی لە باشووری کوردستان بەڕاستی نازانم یعنی جێ هەڵوێستەکردنیە بەڵکو جێی پێکەنینە نا یعنی فەوزایەک دروست کراوە زەرر لە دۆزی کورد و لە پرسی ڕۆژ ئاوای کوردستان ئەیە مەسەلەی ڕێکەوتنەکەی مە ئەزانین شتێکەیە کە پێی وترێ لە هەموو شوێنێکامێ دەوڵەتی قوڵت هەیە ڕووکاری سیاسیت هەیە ئەمە جەنابی مەزلوم عەبدی ڕووکاری سیاسیم یەکەم دوو وەکو شخصیەتی خۆی وەکو کەسایەتی فەرماندەی هێزێکە کە لە هاوپەیمانیەکی نێودەوڵەتیە بۆ بەرەگاربوونەوەی داعش لەبەرەوە کەسایەتی خۆی ئەتوانێت لە کەسایەتی خۆیان بەرجەستەی ئەزمموی خۆسەری ڕۆژ ئاوکە تەنانەت ئەزمموی باشووریش بەرجەستە ئەکا و ئەو قسەیە گرێدراوی هەیە کە من ئەم بابەتە ئەڵێم لەبەرەوە من ئەم ڕێکەوتنە خاڵەکان بە گشتی کەشیکاری بۆ ئەوکەی وردەکاری بۆ ئەوکەی بابەتێکی زۆر باشە و هیوادارم دەسەڵاتی ڕاگوزەری دیمەشقی ئەوەی کە خۆسەپێنە و دیکتاتۆرە ئەبوو محەممەد جۆلانی بەڕێوەبە لەمانە پاشەکشێنەکە هەرچەنە ئیسرائیل و ئەمریکا دەرفەت بەوە نایەن و ئاماژە سەرەتایەکان لە جێبەجێکردنی ڕێگەی داود و لێدان لە هەژمۆنی تورکیا لە ناوچەکە و کۆت و بەندکردنی تورکیا و دووبارە خستنەوەی شەنگال کە خاڵێکی استراتیجیە بۆ ناو هاوکێشەکە و گەڕانەوەی مستەفا کاظمی هەمووی ئەمانە ئاماژەی باشە هەم بۆ ڕۆژئاوای کوردستان و بۆ باشووری کوردستانیش چاوەڕێ بن قۆناغی زێڕینی کورد لە دەستپێکردنا دەرچووە ئێمە لە قۆناغی زێڕینی کوردای جارێکە ئەیڵێمەوە بەڵێ بابچینەوە سەر نەخشەکەی تر جارێکە ئێڵەمە پێویستمان بە ژیری و دانایی سەرکردە سیاسی و سەربازەکانی خۆمانی ڕۆژئاوا بەکرداری ئەو بابەتیان سەلماندووە لە بەرنامەی ڕابردوو لەگەڵ جەناب تا پێم وا بیا پێشتی باسیەوەما کرد باسی زیینوکردنەوەی ڕێگەی داودما کرد بە جەناب چمودوتم ئەو نەخشەی کە جێبەجێکرێ نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پەلەپەلی ئیسرائیل هەر بەڵێ باسمان کرد بەڵێوتمان نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵام دوای ئەو ڕێکەوتنەی کە هەر پێشتر لەگەڵ جەناب تا باسم کرد باسی ئەوما کرد کە ڕێکەوتنێک لە بینی هەتەشە و تورکیا کرا بۆ دروستکردنی دوو قاعیدە لێرە تەجمور و ئەوەی تیفۆر دوو هەفتە لەمەوە پێش ئەتوانی بڵێ نزیکی دوو هەفتە زیاتر کە ئەم ڕێخستنە کرا ئیسرائیل ڕاستەوخۆ بۆ پێکە هاوپەیمانی سەرەکیەوە بەشێکە لە درێژکراوی ئاسایشی نەتەوەی ئەمریکا داوای لە ئەمریکا کردووە زانیاریە طبعا داوای کردووە کە هێڵی داود زیینۆ بکرێتەوە زیینوکردنەوەی هێڵی داود چەند ئامانجێکی هەمە چەشنی لەسەرە طبعا بە خەتەکەی بڵم جارە لە پێشە هێڵی داود زیینوکردنەوەی هێڵی داود بنسبەت ئیسرائیلەوە بابەتێکی استراتیجیە ئابووریە وزەیە سیاسیە مانەوەی هەژمون و دەسەڵاتی خۆیەتی و بوونە بە دەواازەی سەرەکی و خستنی هەتورکیا لە هاوکێشەکە بە شێوەی لە سایاسە تێڕوانینێکیان هێڵە لە نیلەوە بۆ فورات لە نیلەوە دەست بگرە بەسەر ناوچەکە تا گاتە فورات بۆ ئەوەی ئەم بابەتانی کە ئێستا ئاماژەم پێ بۆیان فراهەم بێ پرۆژەکە لەکوێوە دەست پێکات لە ئێستا وکو لە هەنگاوی یەکەم ئێمە وتمان ناوچەیەکی سێگۆشە لە بینی سیدرۆت و عریش و سینا دروستە بێ ئەوە دەستگرتن بەسەر کەناراوەکانی غەزە و حەقلی مارین و ئەمانە ئەوە جێگیر کراوە ئێستا لەکوێوە دەست پێکات لە بەرزەکانی جۆلانەوە دەست پێکات چێتە قونەیتەڕە لە قونەیتەڕا چێتە درعا لە درعا ئەچێتە سوەیدا لە سوەیداوە لە پارێزگای حمص بە دیاریکراوی لە قاعیدەی تەنەف لێرە نزیکە بێتەوە سەرەکەوێتەوە بۆ بۆ یعنی ئەچێتە دیێرە زۆر لە دیێرە زۆر ئەچێتە حەسەکە یا ئەوە تا لە حەسەکە هێڵێکی بۆ دروستەکرێ بڕواتەوە بۆ شەنگال یاخود بۆ ئەوان وا ئاسانترا بۆیە ئەمریکا و ئیسرائیل قامیشلۆ
ئەپارێزن چکە پێویستیان پێێتی لە حەسەکەەوە چێتە قامیشلۆ لە قامیشلۆ چێتە شنگال شنگال هەموو کات من وتومە گرەیەکی استراتیجیە مەسلەی مان و نەمانە مەسلەی شنگال بۆ کورد بۆ باکوور بۆ ڕۆژئاوا بۆ باشوور تەنانەت بۆ ڕۆژهەڵاتی کوردستانیش مەسلەی شنگال لەگەڵەوەی هێڵێکی استراتیجیە کە ڕاستە و خۆ ئیسرائیل گرێ ئەیات بە ناوچە کوردیەکانەوە کە هەم بزە دەوڵەمەنن هەم هاوپەیمانێکی بەهێزی ئیسرائیل لەبن بۆ لێدان لە هەژمونی هێزارێمیەکان بە دیاری کرای مەبەستم لە ئێران و لە تورکیا طبعا سووریا و عێراق ئەوە کەوتووە و هەم بریتیە لە ناوچەیەکی دەوڵەمەند بۆ گواستنەوەی وزە و ڕێڕەوێکی گرنگە بۆ جوڵەی چەک زیینۆکردنەوەی هاوپەیمانی خێراکردنی جوڵەی بازرگانی لەم ڕوانگەیەوە هێڵی داود و ئەمریکا ئەم پرۆژەی پەسەند کردووە لەبەرەوە ئەماژە سەرەتایەکانی جێبەجێکردنی پرۆژە کەشمابینی بۆی کە ئەمریکا لەگەڵ هێزەکانی هاوپەیمانان بە ئاگاداری هەواڵ مەزڵوم عەبدی 25,000 چەکداریان لێرە دامەزران ئەبێت بە ئەنجومەنێک سەر بە هەسەدابێ بەڵام ئەبێ مەترسیانی کە پێشتر ئاماژەم پێیا کوردانی ڕۆژاو ئاگادار بن ئەم ناوچەیە ئەپارێزن ناوچەکە گرێ ئەداتەوە جارێکی تر گرنگی چیمان بۆ دەرەکەوێتەوە زنجیرە چیاکانی قەرەچووغ شنگال کەزوان کە پێڵەن عەبدولعەزیز هێڵی استراتیجیە بۆ ئیسرائیل بۆ ئەمریکا و بۆ کورد چکەی مەزانین هێزەکانی کورد ینی هێزە چەکدارەکانی کورد کە ئەندامانی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمانین گەریلا پێشمەرگە شەڕفان هێڵێکی درێژکراوەیە کە ئەتوانن لە بینی سێ پارچەی کوردستانە هاتوو چۆکەن و ڕێگەی سەربازی استراتیجی کورد دروستی کردو بە تایبەتر باکوور و ڕۆژئاوای کوردستان لەم ڕوانگەیەوە من ئەڵێم کەرکووک گرنگە بۆ جێبەجێکردنی ئەم نەخشێ و دەزڕاگرتنی ئەمریکا بەنەوتی باشوور و ڕۆژئاوای کوردستان لەگەڵ گازا لەگەڵ ئیسرائیلە ئێمە ژڕێکی خا لەگەڵ بەغدا نەگڕێکمانەخا هەرە هەژمون دووبارە هەژمون بۆ کوردە گەڕێنەوە ئاماژە سەرەتایەکان دەرکەوتووە لە خوارەوە ئێمە باسی ئەومان کرد کە یەکێک لە قۆڵەکانی نەخشەی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە خوارەوە دەست پێکات لە فاویەتە کەرکووک ئەم هێڵەش کێتە شنگال بەڵێن ئێستا باسی ئەوە شەکەم کەرکووک کامیان ئێم هێز و قووەتی ئێمە کامێ لە بەغدا بە ئەم بەنیو دەقەمت بۆ تاوکەم ئەیانێ دەستیان بگا بەچی کەرکووک یعنی کێڵگەی کۆرمۆر لە کەرکووک کە چەند ماڵە سەر بە کەرکووکە لەگەڵ مارین لەگەڵ سێ کێڵگەکی قوبرس بێکەوە گرێن کەواتە ئیسرائیل و بە دەواازەی سەرەکی گواستنەوەی وزە بۆ دنیای ئەوروپا و هاوپەیمانی خۆشی بێزەکە و تورکیا کەوتووە لە هاوچەشەکە بۆیە تورکیا ئێستا بە ناچاری ملکەچە مەسەلەی بەهێزکردنەوەی کورد لە باشووری کوردستانە چۆن بەهێزەکرێتەوە ئاماژە سەرەتایەکان چییە؟ ئەو لێدوانانەی کە کۆنگرسمانەکانی ئەمریکاییان بەم دواییە طبعا ئەو ساڵی ڕابردووە مەژان پیاوتم سیایی و ئەمریکا بۆ خۆیان تەداخولەکەن و ئەم دۆزیە حەلەکەن ئەم بابەتە وت لێدوانەکانی ئەم دواییان بابەتەکە ڕووناڵێ ئێمە ئەوە قبول ناکەین کە بۆ شێوەی مامەڵ لەگەڵ هەرێمی کوردستانە بکرێت و 2019 و 22 بڕیارمان لە ئەنجومەنی ئاساییشەوە بۆ دەرچووە کە داوا لە عێراقەکە پابەند بێ بە دەستورەوە نانە پارە پێدان ئەسین چۆنە لە ئەمریکا ئەم مەسەلی کڕین و پارە پێدان و ڕاستە لۆبی هەیە بەڵام کۆنگرسمانێ وەزیری دەرەوە سیناتۆرێکە قسە ئەکات لەو ڕوانگەیەوە قسە ئەکات کە بەرژەوەندی باڵای گەلەکەی ئەپارێزێ مەبەستم لە ئەمریکا سیاست و استراتیجی وڵاتەکان بە شێوەیەکی نەرم ئەخەنە ڕووبۆی پێکدادانی ڕاستەخۆ نەبێ چکە ئەمریکا پێکدادانی نایە هەنگاوە سەرەتایەکان چۆنە پێشتر ئێمە وتمان قۆناغی کۆتایی میلیشیاکانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پەلوپۆکانی ئێران بەڕسمی چەند جارێک داوا لە محەممەد شیع سوودانی کراوە پێشەوەی داواشی لێکرا منە ڕاشکرام کردم داوای لێکراوە ئەبی هەڵی وەشێنێتەوە ئێمە ئەبینین سوودانی درێژە ئەیا بە دۆخەکە وەزعەکە ڕائەگرێ ئەمە وای کردووە کە ئەمریکانی گەران بێ ئەمریکا پامێکی بۆ سوودانی نردووە داواکارەکانمان جێبەجێکی بیکە نایکەی لە لەندەنەوە بە تارێک مستەفا کاظمی گەڕانەوە بۆ عێراق و لەگەڵ سەرانی کورد من ئەڵێم کورد چکە دۆخەکەی ئەوە نیە بڵی زۆنی زەرد و سەڵویەکێتی و پارتی و نازانم چی لەگەڵ سەرکردایەتی کووردا لە هەولێر دانیشتووە وەکو هەنگاوێکی یەکەم بۆ سەرەتایی ئاماژەیەک بۆ سوودانی کە ئەگەر ئەم دۆسیە لەگەڵ کووردا چارەسەر نەکەی گۆڕینت بابەتێکی حتمی ئەمە یەکەم دوو بیریشمان نەچێ مستەفا کاظمی زۆر نەرمتر و باشتر مامەڵ لەگەڵ ئەمریکا ئەکا دوورترە لە ئێران و لە هەمان کاتە لەگەڵ کوردیشان لەبەرەوە لە ئایندەیەکی نزیکا ببینن کە قۆناغی گەڕانەوەی دەسەڵات و هەژمون بۆ باشووری کوردستان یەتە پێشەوە بۆ مەرجەیکە دائیمەنە بێ من بخەمە قەوسەوە من سەرکردە سیاسەکانی کورد لە باشووری کوردستان حەکیمانە ژیرانە وریایە مامەڵە بکەن و ئەوەی کە پێی ئەوتریە خۆشی یاخود نەشئەی سەرکەوتن و دووبارە بوونەوە ئەمە بە شێوەیەکی گشتی تا ئەو کاتێک کە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق ئەکرێ هێڵە گشتەکانی دەرەکەوێت دوای دەرەنجامی هەڵبژاردن و پێکهێنانی حکوومەت بە ڕێژەی لە سا دەرەنجامەکانی دەرەکەوێت لەبەرەوە جاری کە 1 ملیۆن جاری تر ئێڵەمەوە ئەم قۆناغی زێڕینی گەلەکەمانە هیوادارم خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی لە کۆی پارچەکانی کوردستان وریانە حەکیمانە مامەڵەتر
ڕفتار و کردار و نووسین و شرۆڤەکانیان بخەنە ڕوو بە دیاریکرای مەبەستم لە باشووری کوردستانە چکە ئێمە زانین دۆخێکی زۆر نائاسایی هەیە لە باشووری کوردستان و یەک بابەت بۆیە ئەمە گرنگە من هەموو کات ئێڵێمەوە لەبەرەوە مەسلەی هەنگاونانی سەرکردی سیاسی و سەربازی و دیبلۆماسی کورد پشت ئەستورە بە پشتیوانی گەلی خۆمان لە کۆی پارچەکانی کوردستان هەر پارچێک پشتیوانی لە دەست با ینی فەرماندەکان پشتیوانی پارچێک لە دەست بن بە جۆرێک لە جۆرەکان تەنانە دەگەل لە ڕووی سایکۆلۆژیشەوە بە کاریگەریان لێەکە ئومێد دەکەم ئەو خۆشبەختانە ئێستا کورد لە هەر چوار پارچەکە تا ڕادەیەکی زۆر دەنگی نەشازەر هەیە بەڵام تا ڕادەیەکی زۆر یەک دەنگە پشتیوانی یەکترن ئەو ئیمزایەوە تا هەمومان دڵمان پێخۆشەکەم عەبدی ئەوەی کردووە دکتۆر سپاس دەکەم سپاس بە بەشداریکردن جارێک کرد لەگەڵمان بە هیوایەوەی بەرنامەمان کردەوە ئاماژە سەرەتاییەکانی دیکەش دەرکەوتبن هی بەهێزبوونەوەی کورد لە قۆناغی زێڕینی کوردە گومانتان لەوە نەبێ سپاس دەکەم سەرچاو خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژمان پێشکەشکردن تا پێتان نەگەینەوە لە بەرنامەیەکی تر خۆتان لەگەڵ کاتێکی خۆش